بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێدا باس لە گەڕانەوەی سووریا دەکەین بۆ کۆمکاری وڵاتانی عەرەبی بۆ ئەو مەبەستا میوانداری دکتۆر نیکۆلا ئەشرەفشاڵی توێژەری ئەکادمی مامۆستای زانکۆمان کردووە کە بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەن. دکتۆر نیکۆلا بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونت. دیارە بەهۆی شەڕ و کوشتارەوە لە مانگی 11 ساڵی 2011ەوە سووریا لە کۆمکاری وڵاتانی عەرەبی هەڵپەسێردراوە گۆشەگیر کراوە و دوایین بەشداریکردنی بەشار ئەسەد لە 2010 بووەکە لە لیبیا نوێنەرایەتی دیمەشقی کردووە. لە دوای 12 ساڵ بڕیاردان بۆ گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی لەلایەن وڵاتانی عەرەبی و ئەم بڕیارە ئێوە چۆن ئەیبینن؟ گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی و دووبارە ڕۆڵگەڕانەوەی خۆی لە نێو کۆمکارەکە بریتیە لە دەرهاویشتەی ئەو گۆڕانکاریە نێودەوڵەتی و هەرێمیەی کە لە ناوچەکەی ڕوئەت لێکەوتەیە، یعنی ئەمە بڕیارێکی تەندروست نییە خۆی لە خۆیان و لەم کاتە و لەم قۆناغی ئێستاە. لەبەرەوە ئێمە پێش ئەوە دیاریکەین کە ئایا دەرەنجامەکەی چی ئەبێ بۆ گەلانی سووریاوە بۆ ناوچەکە و لە ڕووی نێودەوڵەتی شۆ ئەبێ ئێمە بچینە سەر و فاکتەرانەی کە پاڵی بە وڵاتانی عەرەبیەوە ناوە کە دووبارە ببنەوە بە حازینی عەرەبی بۆ گرتنە خۆیان ینی سووریا بگرنەوە خۆیان بۆ جارێکی تر ئەوەی کە گومانیتیانێ گۆڕانکاریی نێودەوڵەتی هەرێمی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ڕوویاوە 2 ساڵە، ینی ئەچێتە 2 ساڵەوە لە ڕوودانیا و لێکەوتەکانی ڕوون بۆتەوەی ئێستاکە ئاڕاستەکان زۆر ڕوونە. دیارە ئەمریکا لەگەڵ ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی ئەوروپا ڕابەرایەتی جەمسەرێک لە گۆڕانکاریەکانەکەن، ینی جەمسەرێکن لە گۆڕانکاریەکانە بەرامبەر ئەمانیش جلهێزەکانی جیهان، سین لەگەڵ رووسیا، ئێران، تورکیا ئەم وڵاتانە یەکیان گرتووە بەرەیەکیان دروست کردووە بەرامبەر بە ئەمریکا و هاوپەیمانەکانی و ناچاری وڵاتانی عەرەبی خۆیان ناوەتە پاڵ ئەم بەرەیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە کە چین و رووسیا ڕابەرایەتیەکە. لەبەرەوە لەو ڕوانگەیەوە کۆمەڵی گۆڕانکاری هەرێمی لە ناوچەکە ڕوویاوە یەکێک لە لێکەوتەکانی ئەوەیە کە وڵاتانی عەرەبی استراتیجێتێکی نوێیان گرتووەتە بەر بە خۆدانە پاڵی ئەو هاوپەیمانیە نوێیەی کە چین و رووسیا ڕابەرایەتیەکە. ئەم هاوپەیمانیە وا خواستێتی لەسەر وڵاتانی عەرەبی کە بە جۆرێک لە جۆرەکان هەنگاوی پراکتیکی بنێن بۆ گێڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی. هەڵبەتە گێڕانەوەی سووریاش بۆ ناو کۆمکاری عەرەبی لێکەوتەی تایبەتی بە خۆی هەیە و لە هەمان کاتی شەهڕەشەیە بۆ سەر دیموکراسی و بۆ سەر ئەو پرۆژەی کە بریتیە پێ ئەوترێ پرۆژەی تەحولی دیموکراسی و دووبارە پێداچوونەوە بە پرۆسی سیاسی لە سووریایە. دکتۆر نیکۆلا بەر لەوەی باس لە کاریگەری و لێکەوتەکانی بکەین، باس لە سەرەتا هەوڵەکان بۆ گەڕانەوەی سووریا بکەین بۆ کۆمکاری عەرەبی. دیارە دیبلۆماسیەتی گفتوگۆ و هەوڵە سەرەکیەکان بەدەست پێشخەری عێراق بووە کە ڕۆڵێکی بەرچاو ڕۆڵێکی گرنگی هەبوو لە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی. بۆچی عێراق ئەم دەست پێشخەریە ئەکات؟ چ سوودێکی هەیە بۆ عێراق؟ بە شێوەیەکی گشتی هەر عێراق نییە، چەند وڵاتێکی ترن لە کۆی 22 وڵاتی عەرەبی تقریبا نێماتوانین بڵین 17 وڵات ڕەزامەندن و کاری بۆ ئەکەن. کارەکە بریتێ لە کارێکی هەماهەنگی هەنێ لە هەنێ وێزگیاوە دەرئەکەوێت کە عێراق ڕۆڵی سەرێکی گەڕاوە، لە هەنێکی ترا ئەردەن وا پیشان ئێرێ، لە قۆناغێکی ترا سعودیا ئەو ڕۆڵە یاخود ئیمارات ئەو ڕۆڵە ئەگەڕە. بەڵام بە شێوەیەکی گشتی کارکردن بۆ گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی ڕاستە بە دەست پێشخەری وڵاتانی عەرەبی بۆ لەوانە ئەردەنە ئیماراتە سعودیای عێراقە، بەڵام ئەمە بەدەستە جەمعی لە نێوان وڵاتە عەرەبیەکانە کراوە. بەڵام لێکەوتەکەی وەهۆکارەکەشی بەس بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ناوچەکە ناوچێکی گەرمە ئەکوڵێ بریتیە لە ناوچەی ململانی زلهێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو ڕوانگەی وڵاتانی عەرەبی بە تایبەتی ئەو وڵاتانی کە زیاتر لە ژێرهەژمونی ئەمریکایان استراتیجێتێکی نوێ بگرنە بەر بۆ ئەوەی لانی کەم بتوانن ئەمنیەتی خۆیان، ئەمنیەتی و بەرژەوەندی و ئاسایشی وڵاتەکانی خوان لەو ناوچەیە پارێزن، بە تایبەتی کە لە دوای ساڵی 2023 و ئەمریکا فەشەلی استراتیجی کردووە لە ئیدارەدانی مەلەفی ئەمنی، مەلەفی ئابووری، مەلەفی دیبلۆماسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە جۆرێک کە پاشەکشەی کردووە بە ئاستێک کە وای لە هاوپەیمانەکانی خۆی کردو بە تایبەتر لە وڵاتانی عەرەبی لە سەرترۆپی هەر هەمویانە سعودیا، پاشان ئێران ببورن بە سعودیا و پاشان عێراق کەوا بکە هەنگاوی پراکتیکی بنێ بۆ ئەوەی لانی کەم بتوانێت بەرژەوەندیە ئەمنیەکانی خۆی لە ناوچەکە بپارێزێ بە پێچەوانە و ڕۆبەڕووی مەترسی ئابووری سیاسی تەنانەت کۆمەڵایەتی شەبێتەوە. دکتۆر نیکۆلا پێشەوەی باس لە تەداخلی وڵاتانی چی وڵاتانی ڕۆژئاو ئەمریکا و ئەمانە بکەین، باس لە هەڵوێستەکانی وڵاتانی عەرەبی بکەین. دیارە بڕیارەکە بە تەوافق بەبێ دەنگدان ئەنجام درراوە. ئەمێ باس لەو کاریگەریە بکەی کە بۆ وڵاتانی عەرەبی بۆ وڵاتانی ناوچەکە ئەیبێت.
گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی هیچ حکمەتێکی سیاسی نییە و هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆش لە ناوچەکە دروست ناکە لەبەرەوەی دۆخە ئەقلیمیە کە گۆڕانکاری ئەقلیمی و نێودەوڵەتیەکان زۆر لەوە گەورەترەکە گێڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی کێشەی ناوچەکە حلکە بەڵام ئەوەی کە هەیە وڵاتانی عەرەبی وەکو بەشێک لە داخوازیەکانی چین و رووسیا بۆ هێورکردنەوەی ناوچەکە و بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریایە ئەم ڕێکاریان گرتووەتە بەر ئەگەرنا ئەگەر تەماشای هەر بڕیارەکەشکەین کە دەرچووە بە دەنگدانگ دەرنەچووە بەڵکو کردوانە بە شێوازێکی ڕێکەوتن تەوافقی و 4 و 5 وڵاتیش ناڕەزان بە شێوەیەکی عەلەنی دەنگیان لەسەری ناوە هاوکۆگنی لەگەڵیا بەڵام بە دیوێکی ترە لە بەیاننامەکە دەرئەکەوێت کە باسی ئەو تەرتیباتانە ئەکەن کە بۆ قۆناغی ڕاگوزەری ئایندە یەتە پێشەوە. باشە دکتۆر نیکۆلا ئاماژە بۆدا لەسەر خواستی چین و رووسیا یاخود با بڵێن ئەوانە فشار بوون لە سە وڵاتانی عەربی بەڵام لە بەرامبەردا ئەمریکا ناڕازیان لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریا لەلایەن وڵاتانی عەربیەوە ئەم ناڕازی بوونەی ئەمریکا ئەم دژایەتیکردنەی ئەمریکا لە دواتر لە دوای گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەربی کاریگەری نابێت لەسەر وڵاتان بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاڵوێسی خۆیان بگۆڕن بەرامبەر بە سووریا. ئەمریکا بە درێژایی مێژووی خۆی سیاسەتەکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە ئەوەی کە گومانیشی تیانە بە ئەستەم وڵاتێک ئەدۆزینەوە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناو وڵاتەکە ئامادەیی نەبێت یاخود ئەو وڵاتانە بۆ خۆشیان جارێکی تر بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکا نەبێت ئەوەی گومانی تیانە کاریگەری ئەبێت بەڵام ئێمە ببین تەماشای ئەمریکاکەین ئایا دۆخی ئەمریکا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چ دۆخێکە پێشتر ئاماژەم پێیا پاشەکشەی کردووە لە ڕووی دیبلۆماسیەوە فەشەلی هێناوە لە ڕووی استراتیژی و ئیدارەدانی ئەو سیراعانەی کە پێشتر بۆ خۆی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستیەکە چونکە دیبلۆماسیەتی ئەمریکا دیبلۆماسیەتی هێزە لەسەر بنەمای بەرژەوەندی ئابووری لەو ڕوانگەیەوە بەوە ناسراوەکە قەیران دروستەکە و ئیداری قەیرانەکە بەڵام ئیدارەدانی ئەم قەیرانە لەم قۆناغەیە لە دوای 2023 ئیدارەدانەکەی شێوازێکی ترە پێشتر ئیدارەدانی قۆناغەکە سەرپەرشتی ئەکرد دەرفەتی بۆ سعودیا ئەڕەخسان کە بتوانێت ئیداری قۆناغەکە با بە جۆرێکە بەرژەوەندیەکانی ئەمریکا پارێزراو بێ بەڵام ئەلەم جارەیانە بابەتەکە دۆخەکە تەواو گۆڕاوە لەبەرەوە ململانێکە بۆ بە ململانێکی زۆر گەورە لە نێوان ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکانە بۆ نمونە چینە رووسایە ئێرانە کەوکو جەمسەرێکی گەورە دەرکەوتون و یەکیان گرتووە بەرامبەر بە جەمسەری ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ئیسرائیل ئەمە وای کردووە کە ئەمریکا نەتوانێت ئیدارەی ئەو قەیرانە باکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە لە بەرامبەر ئەوە کاتێک کە وڵاتانی عەربی پەیوەندیەکانیان ئاساییەکەنەوە لەگەڵ سووریا یاخود دووبارە داخڵە بنەوە بۆ هۆپەیمانیە نوێی کە چین و رووسیا و ئێران سەرپەرشتی ئەکەن ئەمە بەدیوێکی ترە ناڕزای ئەمریکای لێ ئەکەوێتەوە ئەگەر ئاگاداری لە دوانەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پلە باڵەکانی ئەمریکا بین ئەڵێ ئێمە ناڕزای داوا لە هاوپەیمانەکانمانەکەین کە ئەو پەیوەندی ئاسایی نەکەنەوە بەڵام لە بەرامبەر ئەوەیە تەنیا شتێکە بتوانن بیکەن ئەوەیە کە بریتە لە ڕێگەی پرۆژە یاسایەکی نوێەوە کە بڕیارە پێشکەشی کۆنگرێس کرێ جێبەجێکردنی یاسای قەیسەر بەرفراوانکەن بەسەر ئەو وڵاتانی کە پەیوەندیەکانیان ئاساییەکەنەوە لەگەڵ سووریایە و یەک بابەتی کەش زۆر گرنگە ینی بەرفراوانکردنی تەنانەت سزاکانی قەیسەریش ئەلێرا کۆمەڵە وڵاتانی عەربی تەحەفوزی خۆیانە بێ لەبەرەوە نایانەوێت هەم لە مەترسیا بن لە ناوچەکە بە حکمی ئەو گۆڕانکاری هەرێمی کە لە ناوچەکە ڕوویاوە و لە هەمان کاتیشە ئەوێ پەیوەندیەکانیان پارێزرابێ و بەرژەوەندیەکانیشان لەگەڵ وڵاتی ئەمریکا پارێزرابێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمریکا لەم قۆناغا پاشەکشی کردو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دکتۆر پاشەکشەکردنەکەی تاکی ئەبێت پاشەکشی ئەمریکا یەک بابەتی هەیە ئەمریکا سیاسەتەکە و سیاسەتەکانیشی کورتمەودانیە بۆ نمونە بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ یعنی سیاسەتی درێژ مەودایە و استراتیژی درێژ مەوداشی هەیە ئەمریکا بە هیچ جۆرێک ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێ ناهێڵێ و بە هیچ جۆرێکیش بەرژەوەندی استراتیژیەکانی خۆی ناخاتە مەترسیە و لە قۆناغێک لە قۆناغەکانە پاشەکشەیەکی کەمەکە بەڵام لە کۆتاییە بە شێوازێکی تر بە هێزێکی تر ئەگەڕێتەوە ئێمە سەرەتاکانی ئەوە شەبینین لە ئێستا کە وردە خەریکی دروستکردنی هاوپەیمانەتێکی نوێیە لەگەڵ ئیسرائیلا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەبێتەوە لە ناوچەکە و لە هەمان کاتیشە ئەبێ ئەمە ئاگاداری ئەوە بین گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەربی بابەتێکی هەروە سانانیە لەبەرەوە ئەو ئاڵنکاریانی کە هێتە بەردەم کارکردن بۆ دووبارەی گەڕانەوەی سووریا و گەڕانی ڕۆڵ و ناخۆی سووریا زۆر گەورەتر لە بڕیارەکە. دکتۆر نیکۆلا بازیاتر باز لە هەڵوێستی وڵاتانی ڕۆژئاوا بکەین دیارە هەڵوێست و ڕای جیاوازیان هەیە لەسەر گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەربی زۆربیان دژایەتی ئەم بڕیارە ئەکەن و باس لەوە ئەکەن کە ناکرێت چاوپۆشی لا درندایەتی حکومڕانی سووریا بکرێت بەڵام بەر لەوە ئەمە هەر خۆی چاوپۆشیکردن نییە لە درندایەتیکردنی حکوومەتی سووریا بڕیارەکە
سووریا لە دوای بەهاری عەربی لە 2011 دروست لە دوای ڕاپەڕین و خۆپیشاندانی خەڵکی درعا کە بە چەک و بەهێز و بە تونگوتیژی دەوڵەتەوەی کە پێوتری عنفی دەولە وەڵام درانەوە ئەمە وای کرد کە حکوومەتی سووری دەوڵەتی سووریا شەرعیەتی نەمێنێ هەم شەرعیەتی سیاسی نەمێنێ هەم مەشروعیەتی یاسایی نەمێنێ وەکو دەوڵەت و موسساتی دەوڵەت لە ڕووی دەستوری و یاساییەوە ئەمە پێشێلکاری کردووە و بابەتێک نییە کە سازشی لەسەر بکرێەوە لە هەمان کاتیشامە بێ ئاگامان لە دیوێکی تری ناوخۆی سووریایە بێ کە ئێستا هێزە نێو دەوڵەتی و ئیقلیمیەکان ڕۆڵی خۆیانتیا ئەگەڕن و دابەش بووە بەسەر چەند ناوچەیەکی جیاوازە و بەشێکی خاکی سووریا داگیرکراوە لەلایەن وڵاتی تورکیاوە کۆی ئەمانە تێکەڵەیەکی دروست کردووە کە دوو جۆر لە ناڕەزایەتی دروست بووە ناڕەزایەتیان لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمیە کە وڵاتانی خۆرئاوا کە بانگەشەی دیموکراسی بنەماکانی مافی مرۆڤ دەستا و دەستکردنی دەسەڵاتن بە شێوازێکی ئاشتی و ڕێزگرتن لە خواستی گەلانن ئەمانە ناڕەزایەتێکی زۆریان هەیە بەرامبەر بە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەربی بەبووی ئەبینن کە دووبارە ڕۆڵی پێ ئەدرێتەوە و بۆ خۆی گێڕانەوەی سووریا بۆ ناو کۆمکاری عەربی بریتە لە شەرعیەتدان بە ڕژێمی حکومڕانی ئەسەد لە ناو سووریا و لە هەمان کاتیشا دیوێکی تری ئەم بابەتە یعنی هەر ناڕەزایەتەکان نێودەوڵەتی نیە ناڕەزایەتێکی تری ناوخۆیش هەیە بۆ لە ناو گەلانی سووریایە چکەوەی کە بەرامبەر بە گەلانی سووریا کراوە ئەو هەموو کوشتن و بڕین و ئەو هەموو سەرۆگومکردن و لە سێدارەدانی عەشوایی بێ محاکەمەکردن و لە هەمان کاتە ئاوارەبوونی خەڵک کۆی ئەمانە وای کردووە کە ئەو هاوڵاتیانی ناو سووریا دابەش بن بەسەر دوو بەرەیەکیان کە معارەزەیە کە پێچەوانەی بڕیاری کۆمکاری عەربین و ئەوە گەلانی سووریا ئەمڕۆ دووبارە کەوتونەتە خۆپیشاندان و لە هەمان کاتیشا دیوێکی تری بابەتەکەیە کە ڕۆژئاوای کوردستانە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەکا کۆی ئەمانە ناڕازین بە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئێمە ئەبێ ئاماژە بەیەک بڕیاری هەڵوێستی مەسەدەش بین ئەنجومەنی سووریای دیموکرات ئاماژە بۆڵێ ئێمە بە ئەرێنی ئەڕوانینە ئەم بابەتە بەڵام بۆ مەرجەی بە تایبەتر دوای ئەوەی کە دانیشتنەکانی ئەستانە و جنێف و سوچی فەشەلیان هێناوە بە هیوای ئەوەی کە لەسەر بنەمای بڕیاری 2254 بتوانن گۆڕانکاری بکەن بەوردی باز لە کاریگەریەکانی لەسەر ڕۆژئاوای کوردستانەکەن دیارە چەند مەرجێک دانراوە بۆ سووریا بۆ گەڕانەوەی بۆ کۆمکاری عەربی لەوانە پابندبوون بە گەڕانەوەی ئاوارەکان و ڕێگەگرتن لە بە قاچاقبردنی مادی هۆشبەر و هەروە ڕێگەدان بە گەیاندنی هاوکاری مرۆیەکان لە ڕێگەی سنوورەکان و چەند مەرجێکی تر ئێوە چۆن لەم مەرجانە ئەڕوان ئەمانەوەکو مەرج دانراون کاری پێدەکرێوەکو مەرج یاخود سووریا لە بەرامبەر ئەمانە پابند ئەبێت خۆی مەرج هەمیشە پێش بڕیاری ئەکەوێت یعنی دانانی مەرج خۆی دانانی مەرج نازانم یعنی ئەمە بن بە مەرجی نازانم بریتێ لە مجاملەی گەلانی سووریا بۆ ئیلانی کەم ئەو ناڕزایی کە گەلانی سووریا کە چاوەڕێیانە کرد دروست بێ بەرامبەر بە بڕیاری گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەربی بۆی وەکو جۆرێکە لە مجاملەکردن ئەگەرنا خۆی وا پێویستی شەکاوە کاری دروستکردنی بڕیاری سیاسی و دروستکردنی پرۆسەی ئاشتی وا پێویستەکان لە پێشە قۆناغ بە قۆناغ مەرجەکان جێبەجێکرێەوە پاشان لەسەر ڕۆشنایی جێبەجێکردنی مەرجەکانە بڕیاری گەڕانەوە کە بدرێت لەبەرەوە لەو ڕوانگەی و ئەوانە مەرجنین تەنها بریتین لە چەند خاڵێکی مجاملەکردن و گەلانی سووریاش زۆر لەوە هۆشیارترن کە ئەو کۆمەڵە خاڵیان بەسەرا تێپەڕێ و ڕژێمی ئەسەدیش بۆ خۆی گومانی تیانێ کە ئەو خاڵانە جێبەجێ ناکە ئەگەر جێبەجێ کردا پێش ئەوەی بڕیاری ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بدرێت طبعاً بە فشاری چین و بە فشاری رووسایە کە وڵاتانی عەربی ئەم بڕیاریان ناوە ئەوە پێش ئەو قۆناغانە بڕیاری خۆی بگەڕێتەوە خۆ دکتۆر ئەگەر چاودێری بکرێت و مەرجەکانیش کە وەکو مەرجانرا بەجێ بەجێ نەکرێت خۆ جارێکتر گۆشەگیر ناکرێتەوە لە کۆمکاری عەربی لەبەر ئەو مەرجانە خۆی گۆشەگیرکردنەوە هەمیشە کە ڕووداوێک ڕوئەیە ئەو لێکەوتانی کەلی ئەکەوێتەوە ئەو بڕیاری کە لەسەری ئەدرێ ئەوە زۆر گرنگە لە هەمووی گرنگتر بەردەوامیدانە بۆ بڕیارەوە جێبەجێکردنیەتی کاتێک کە سووریا لە دەرەنجامی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و سنوور بەزاندن بەرامبەر بە هاوڵاتیانی سیڤیل و بەکارهێنانی تونگوتیژی دەوڵەت و کۆمەڵی بابەتی تر ئەوەی کە پێوتی عنف و ئیرهابی دەولە کە کاتێک کۆمکاری عەربی بڕیار ئەیە بە دەرکردنی و بە درێژایی ماوەی 12 ساڵ ڕژێمی بەشار ئەسەد زۆر بێمنەدووە لە کۆمکاری عەربی بۆی کە لە بنەمای کۆمکارەکە وڵاتانی عەربی نیە لە بنەمای هیچ ڕۆڵێکی نییە لە بنەمای ناتوانێت هیچ بڕیارێکی تر بە و بەکرداریش کۆمکاری عەربی نەیتوانی هیچ شتێکا بەرامبەر ئەو هەموو پێشەلکاریانەی کە وڵاتی سووریا کردوێتی و بەرامبەر بەوەش وڵاتانی عەربی بۆ خۆشیان زۆر بەباشی ئەزانن کە ئەستەمە ئەو پێنج خاڵەی کە لە بەیاننامەی ئەردەنا دەرچووە وەکو مەرج بۆ حکوومەتی سووریا کە جێبەجێکن بۆ خۆشیان یەقینیان هەیە کە جێبەجێ ناکرێت بەڵام وەکو وتم لەژێر فشارە بڕیاری گەڕانەوە کە دراوە تەنها بۆ مجاملەکردنی گەلانی سووریا دانانی ئەو پێنج خاڵە. دکتۆر هەندێک لە وڵاتانی عەربی باس لەوە ئەکەن کە ئەوان هاوکاری سووریا ئەبن لە بژانەوەی وڵاتەکە لە ڕووی ئابووریەوە و داوا ئەکەن کە هاوپەیمانان لە سووریا بکشێنەوە
هاوپەیمانان بەم داواکاریانە جێبەجێ ئەکرێت جێبەجێ ئەەکەن یاخود هەر گوێ لەم داواکاریە ئەگرن و لە سووریا ئەکشەنەوە؟ پێشتر ئاماژەم پێ هەر وڵاتێک ئەمریکا وتاری ڕوونە و ئاماژەم بەوە ژە ئەمریکا هەرگیز بەرژەوەندی استراتیژیەکانی خۆی لە ناوچەکە جێ ناهێڵەوە هاوپەیمانێکی سەرەکیی لە ناوچەکە هەیە ئیسرائیل لە کە ملزەمە لەبەر پاراستنی بەرژەوەندیەکانی و لەبەر ئەوەی هاوپەیمانیەکی هەمیشەیەتی بیپارێزێ لەبەرەوە لەو ڕوانگەیەوە هەرگیز ئەمریکا هاوپەیمانەکانی ناوچەکە جێ ناهێڵن ئەوەی کە هەیە ئەمریکا بڕیاریاوە و ئاڕاستەی وتاریشی کردو بە وڵاتانی عەربی ئەگەر هاتو پەیوەندیەکان ئاسایی کرێتەوە ئەو بە یاسای قەیسەر سزایان ئەیە و پرۆژه یاساکەی کۆنگرێسیش بەرەو ئامادەبوونە ڕوا پێشکەشی کۆنگرێسی ئەمریکا ئەکرێ کە داوا ئەکا یاسای قەیسەر بەرفراوان کرێ لە جێبەجێکردنە بۆ ئەوەی کە سزای ئابووری بخاتە سەر ئەو وڵاتانەی کە پەیوەندیەکان ئاسایەکەن و یاخود لە ڕووی ئابووریەوە پاڵپشتی سووریا ئەکا لە بەرامبەر ئەوەیە وڵاتانی هاوپەیمانان ناوچەکە جێهێڵن بێگومان هەر وڵاتێکی بیانی کێتە ناوچەکە بە تایبەتر ئەمریکا یاخود وڵاتێکی وەکو چین و رووسیا ئەمانەکە ڕۆڵ ئەگەرن و ئێرانیش بە هەماشیەوە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ ناچنە ئەم وڵاتە عەرەبیانەوە و ئامادەییشیان بۆ ساڵ و دوو ساڵ نابێ ئەمانە بە شێوەیەکی زۆر دوور و درێژ ئەمێننەوە و بە تایبەتر دۆخێکی نەئاسایی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسەلەی جەنگی تیرۆر هەیە بەرەنگاربوونەوەی تیرۆر هەیە و پاراستنی ئارامی و ئاسایشی نێودەوڵەتیە لەبەرەوە لەژێر ئەو چەتریا ئەستەمە ناوچەکە جێبێڵن و جۆشی نایهێڵن با زیاتر باس لە هەڵوێستی ئەمریکا بکەین ئێستا هەڵوێستی ئەمریکا چۆنە بێت بە تایبەتی دوای خەرجکردنی سەدان ملیارد دلار لەلایەن واشنگتن و هاوپەیمانەکانەوە بە چەندین هۆکاری جیا بە چەندین هۆی جیالەوانە هەردوو ئەمڕازی تیرۆریزم و وارووا شەڕی ئابووری ئێستا لە دوای ئەمە ئەمریکا هەڵوێستی چۆن ئەبێت مامەڵەکردنی چۆن ئەبێت ئەمریکا بۆی لە ناوچەکە بمێنێتەوە چەند ڕێکارێک ئەگرێتە بەر و ناچاریشە ئەم ڕێگانە بگرێتە بەر یەکەم هاوپەیمانە دێرینەکانی نمونەی سعودیا لە ناوچەکەیە پاشەکشەی کردووە لەبەر ئەوەی کە لە زۆر قۆناغاکە وا پێویست بۆ ئەمریکا ئەمنیەتی سعودیا بپارێزێ بەڵام ئەمریکانی پاراستووە ئەمەش بە فەشەلی استراتیژی ئەمنیدا ئەندێ بە نسبەت سعودیاوە و کۆمەڵی وڵاتانی تر بۆ نمونە داوای لە مەسر کرد کە بوار بە فڕۆکەکانی ڕوسیانیاکە بە ئاسمانەکە هاتێپەڕە بەڵام هەرگوێی لێ نەگر لەم ڕوانگەیەوە چەندین وڵاتی تری عەرەبیش لە هەنێ بڕیار و داخوازیە گوێ لە ئەمریکا ناگرن بەڵام بەرامبەر بەوە ئەمریکا بەرژەوەندی استراتیژی لەم ناوچەیە هەیە و ئامادەیەکی زۆری هەیە ئەوە سیاسەتەکە لە ناوچەکەیە و هەرگیزیش وتارەکەی جۆ بایدن زۆر ڕوون بوو کە ئاماژەی بەوەیاوتی ئێمە بستێک گوێ ناهێڵین لە لووتکەی جدداوتی ئێمە بستێک گوێ ناهێڵین کە وڵاتانی تر بۆ دیاریکراوی چین و رووسیا پڕی بکەنەوە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە گومانی تیانە کە ناوچەکە جێ ناهێڵن بەڵام بەرامبەر بەوە ئەمریکا هاوپەیمانەکانی خۆی ئەگۆڕێ و لەم نێوەندەشە ئەو هاوپەیمانانەی کە لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەیان خاتە سەرڕەف مامەڵیان لەگەڵاناکە یاخود گیان ئێهێڵە بۆ دوژمنەکانیان کە مامەڵیان لەگەڵا بکەن لەم قۆناغەیە مامەڵە لەگەڵ ئەو لایەنانە ئەکاتەوە لە نێوان ئەو لایەنانەش کوردی تایە بێگومان و بە کوردکراوەترینیشیان يعني ئەتوانم بە تەخصیصی دیاری کەم بریتە بێت لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ لە ڕێگەی ڕۆژئاوای کوردستان و ئیسرائیلەوە دووبارە بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکە هەم خۆشی قایماکاوەکو پێگە و بەرژەوەندیەکانی خۆشی ئەپارێزێت تا ئەو وەختەی کە ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان دز لەو هاوپەیمانیە نوێ دروستکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا دروست بووە. دکتۆر کەواتە با ئێستا زیاتر بەوردی باس لە کاریگەریەکانی بۆ ڕۆژئاوای کوردستان بکەین دیارە سەقامگیربوونی سووریا لە بەرژەوەندی ڕۆژئاوای کوردستانە بێ بەڵام بە مەرجێکە حکوومەت و لەگەڵ ڕۆژئاوای سووریا ئەم دوانە تەوافق بن لە زۆر بابەتە ڕێکەوتە بێتن بەڵام بم شێوەی ئێستا چ کاریگەریەکی ئەبێت بۆ ڕۆژئاوا بەم شێوەی ئێستا ئێمە ئاماژەمان بەوەیە وتمان گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی بۆ مەرجانەی کە هەیە و کە 12 ساڵە داوای لێ ئەکرێ پاڵپشت بە بڕیاری 2254 جێبەجێی کە جێبەجێی ناکە ئاماژەکان زۆڕن حکوومەتی بەشار ئەسەد بە هیچ جۆرێک ئامادەنیە داخڵی گفتوگۆی سووری بێت جا سووری عەرەبی هەیە سووری کوردی هەیە چکە بەشێک ئێمە بێ ئەو ڕاستی هەیە کە ڕۆژاوای کوردستان لە چوارچێوەی جوگرافیای سیاسی سووریا لەبەرەوە من پێم وانیە حکوومەتی بەشار ئەسەد بە ئاسانی داخڵی هیچ دانوساندنێک ببێت ئەوە هیچ ڕێکەوتنێک بکات لەگەڵ هێزی ئۆپۆزیسیۆنەکان یاخود هێزەکانی سووریای دیموکرات یاخود مەسەدە لەبەرەوە لەو ڕوانگە و ئەو ئالۆزی و ئاشوبی کە لە نێو سووریا بەردەوام ئەبێەوە بەردەوامبوونی ئەم ئاشوبە نە لە بەرژەوەندی گەلانی سووریا نە لە بەرژەوەندی ڕۆژئاوای کوردستانە بەڵام ئەلێرە لەم نێوەندەیە معارەزەی سووری ئێمە ئازانی لەژێر هەژمونی وڵاتی تورکیایە زۆر ناتوانن چکە پەناگەی ئەوانە زۆر ناتوانن دەنگ هەڵبڕن و هەنگاوی
پراکتیکی بنێن بە پێچەوانی ڕۆژئاوای کوردستان کە ئێمە ناوچەیەکمان هەیە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کە ئەزمونێکی حکومڕانی خۆسەری کوردی لەوێ بوونی هەیە و کۆی گەلانی ناوچەکەشی گرتوۆتە خۆی ئەم ئەزمونە ڕاستە ئەزمونێکی نوێودانی پیانەرداوە لەلایەن وڵاتان و ناوچەکە و تەنانەت هێزەکانی هاوپەیمانانیشەوە بەڵام وەکو ئامادەیەکی زۆر گەورە بەهێزی هەیە و بریتێ لە هاوپەیمانی سەرەکی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لەبەرەوە لەو ڕوانگەیەوە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکاش بە دیوێکی تری ناچاریە و بە دیوێکی تری ئەوەی کە هاوکۆگنین لەگەڵ گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی پەیوەندیەکانیان لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە چڕ ئەکەنەوە و لە هەمان کاتیشا ڕۆژئاوای کوردستان ئەکەن بە چەقی پەیوەندیەکانی خۆیان بەو بنکە استراتیژیانەی کە ئەتوانن پەخشی سیاسەتی خۆیان بکەن لە ناوچەکە. دکتۆر جیاواز لە فشاری رووسیا و چین جیاواز لە پاراستنی قەواری خۆیان هەندێک لە وڵاتانی عەرەبی زۆر بەزەقی پشتگیری لە سووریا دەکەن وەکو وڵاتێکی عەرەبی هاوڕەگەز و هاوزمان و هاونیشتیمان پێیان وایە کە ئەبێ پشتگیری لە وڵاتێکی عەرەبی بکەن بە نمونە لەوانە لوبنان بێنینەوە لە دوای گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری وڵاتانی عەرەبی بارودۆخی ئەو وڵاتە پەیوەندیەکانیان ئەگەڕێتەوە دۆخی ئاسایی وڵاتانی عەرەبی بە شێوەیەکی گشتی وردە پەیوەندیەکانیان لەگەڵ سووریای ئاسایی ئەکەنەوە چکەمە بێ ئەوە بزانین هەر کێشە و ئاشوبێک لە ناوخۆی هەر وڵاتێکە کاریگەری ئەبێ بۆ وڵاتەکانی دراوسێ و بۆ ناوچەکە و بۆ جیهانیش لەبەرەوە لەو ڕوانگەیەوە وڵاتانی دەوروبەر هەوڵی ئەوە ئەیەن کە پەیوەندیەکانیان ئاساییکەنەوە لە ڕووی دیپلۆماسیشەوە ئاساییان کردێتەوە بە تایبەتی دوای ئەو کارەساتە سروشتیە مرۆیی کە ڕوویە کە دواتر پێوترێت دیپلۆماسیەتی بوومەلەرزە کە وای کرد کە وڵاتانی ناوچەکە وڵاتانی جیهان و وڵاتانی عەرەبی پەیوەندی مرۆیەکانیان لەگەڵ سووریا ئاساییکەنەوە ئەمە وای کردووە کە ببێ بە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەمیش ئەم ئاساییکردنەوەی وردە بە هەنگاوەکان دەست پێکە بەڵام هەرگیز ناگەڕێتەوە بۆ قۆناغی پێشتری خۆی بە تایبەتر کە گەلانی سووریا زۆر ناڕازین لەسەر ئەم ئاساییکردنەوە لە هەمان کاتە عقلیەت و ذهنیەتی ئیدارەدانی ڕژێمی بەعسی ئەسەد هەمان عقلیەتی پێش 2011 هیچ گۆڕانکاریی ئۆتۆریتیا ڕووی نەیاوە و لە هەمان کاتیشە لە کاتی ئێستا دەوڵەتی سووریا وەزیفەی خۆی لە دەستیاوە ئەوەی کە بەڕێوەی با ئیدارەیە بە بریتیە لە قۆناغێکا ئێرانە بۆ بەرژەوەندیەکی تر ڕووسیایە ئەوە چینە. باشە دکتۆر لەگەڵ هەموو ئەمانە بەڵام بڕیار دراوە بە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی لە دوای ئەمە سووریا دەگەڕێتەوە بۆ پێگەی عەرەبی و ناوچەی خۆی پێم وانە بگەڕێتەوە لەبەرەوە گەڕانەوە تەنها بە ئەمە پێشتر ئاماژەم پیا چەند جارێک یعنی گۆڕانکاریە هەرێمی و نێو دەوڵەتەکان زۆر گەورەترە لەوەی کە دەرفەت بە سووریا بە کە بتوانێت وەکو وڵاتێکی بەهێزی عەرەبی لە ناوچەکە و لە ناو کۆمکاری عەرەبیا ڕۆڵی خۆی بگێڕێ بە تایبەتی کە سووریا تۆ مەجبارە بۆی کە چەندین تاوانی هەمەجۆری کرد بەرامبەر بە گەلانی سووریا شەو تاوانانە بریتی بە بەکارهێنانی توم و تیژی دەوڵەت و ئیرهابی دەوڵەت و لە هەمان کاتە تاوانەکانی جەنگ و چەندین شتی تریش. دکتۆر ئەم ساڵ گۆڕانکاری سیاسی لە ناوچەکە زۆر ڕوویە گۆڕانکاری دیپلۆماسی نزیکبوونەوەی وڵاتان ڕێکەوتنی وڵاتان ئێران و سعودیا لێک نزیکبوونەوەی زیاتری ئێران و سووریا ئەمانە چی پیشانی ئەمریکا ئەیە چی پیشانی وڵاتانی ڕۆژئاوا ئەیە چی ئەگوزێرێت لە ناوچەکە لە ناوچەکە من لە چەندین چاپێکەوتنی ترا پێشتر وتومە 2 ساڵ پێش ئێستا وتم گۆڕانکاری لە ناوچەکە ڕوئەیە ئەمە بریتیە لە لێکەوتەی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەی ڕوئەیە طبعاً گۆڕانکاریەکان پێشتر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی تر وڵاتانی عەرەبی و پێکەوڵ زیاتر وڵاتانی پاشکۆن و زیاتر لەلایەن ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپاوە بەرژەوەندیە ئەمنی و ئابوووریەکانیان ئەپارێزرێ ئەمانە سەرەتا خۆیان بە بێلایەن هەوڵیان نابێلایەن بمێنەوە بەڵام کە بینیان ئەمریکا لە زۆر قۆناغا لە بری پشتیوانیکردن گیان ئەهێڵە بۆ نمونە ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویە ئەوەی کە لە عێراق ڕوئەیە ئەوەی کە حوسیەکان بەرامبەر بە سعودیا کردیان وەلاما کاتە هێرشە درۆنیەکانی ئێران بۆ سەر سعودیا و ئەمریکا لێ بێدەنگ بوو ئەمە وای کرد کە وڵاتانی عەرەبی وردە بۆ پاراستنی قەوارەی ئیدارەدان و حکومڕانی خۆیان بخەنە چوارچێوەی ئەو هاوپەیمانێتی نێودەوڵەتیە بەهێزەی کە بەڕابەرایەتی چین لەگەڵ رووسیا و ئێرانە لە ناوچەکە ڕوئەیە چکە ئەو هاوپەیمانێتی کە لە نێوان ئەم سێ کوچکەیە دروست بووە ئێران و رووسیا لەگەڵ چینە ئەمە بریتی نییە بەستەنها لە هاوپەیمانێتێکی بۆ نمونە ئابووری ئەمە پەلی کێشاوە بۆ بابەتی سەربازی بریتێ لە هاوپەیمانێکی سەربازی هەماهەنگی نەوەوی کە بریتێ لە دەستخستنی چەکی نەوەوی و بریتێ لە هێڵی بازرگانی چەندین بابەتی تر ئەگرێتە خۆی ئەمە وای کردووە کە وڵاتانی عەرەبی خۆیان لەسەر جەمسەری دنیای ڕۆژهەڵات کە ئەو جەمسەری کە چین ڕابەرایەتی ئەکا یەکلایی کاتەوە مەژوا لە ئەمریکا کە بەڕاستی یعنیە ئەوە تا بێ جوڵەی بۆ بکات یاخود ئەوە تا کۆی بەرژەوەندیەکانی لە ناوچەکە دکتۆر ڕازیکردنی دڵی چین و رووسیا ئەو هاوپەیمانێتیە لەگەڵ ئێران بۆ پشکردنە ئەمریکا ئەمە لە بەرژەوەندی وڵاتانی عەرەبی ئەبێت یاخود پێچەوانەکەی وڵاتانی عەرەبی هەرگیز ناتوانن لە سیاسە پشت بکەنە ئەمریکا لەبەرەوەی ئەمریکا هاوپەیمانێکی استراتیژی درێژخایەنە
لەگەڵ ئەم وڵاتە عەرەبیانەیە. بەڵام لە قۆناغەکان ئەگەر ئێمە تێبینی ئەوەشکەین جۆرێک لە مجاملەی ئەمریکا هەر دۆخەکان ڕاگرتووە لەگەڵ یانی ناتوانن زۆر بەڕوونی جەم سەرگیریەکان خۆیان یەکلایکەنەوە لە هەنێ بابەتە و جەختی شەکەنەوە لەسەر ئەوەی کە پەیوەندیەکانیان لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ ئەمریکا بەردەوامە بێ بە شێوەی دیبلۆماسی بەڵام بەرژەوەندەکانیان وا ئەخوازە لە بەرەو من پێم وانێ بە هیچ جۆرێک لە جۆرەکان وڵاتانی عەرەبی توانای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی ئەمریکایان بەڵام مامەڵەکردنی ئەمریکا جیاوازە بێت بۆ لە مۆدووە مامەڵەکردنی ئەمریکا جیاوازە بێت بۆ لە مۆدووە ئەمریکا بەپی بەرژەوەندەکانی خۆی مامەڵەکانی جیاوازەکە یعنی مامەڵەیەکی تونگی سەربازی ناکە بەڵام لە ڕووی استراتیژی ئابوووریەوە ئەم وڵاتانە زۆر بە ئاسانی ئەتوانێت بخینچێنێ لەو ڕوانگەیەوە فشاریان لەسەر دروستەکە فشارەکە فشارێکی دیبلۆماسی ئابوووریە لەبەرەوە گومانم لەوەیە کە بەشێکی زۆر وڵاتانی عەرەبی پاشەکشەیەکەن لەو بڕیارەیانە. دکتۆر نیکۆلا ئەشرەف شاڵی توێژەری ئەکادمی ماسای زانکۆ دووبارە سوپاس بۆ ئامادەبوون بەخێر بێ.